لەمدەمەی هێزەکانی ئۆکرانیا بەرەو باکووری کیڤ پێشڕەوی دەکەن دیمەنی ترسناکی ئەو هاوڵاتیانەیان دۆزیەوە کە دیارە لەلایەن سوپای رووسیاوە کۆمەڵکوش کراون. مۆسکۆ بەرپرسیارەتی ئەم کارە ڕەت دەکاتەوە، بەڵام بەڵگەکانی تاوانی جەنگ لە زیادبووندایە. کۆشکی سپی ئەم کوشتنکاریەی باس کرد لەو کاتەی ڕۆژی چوارشەممە پاکجێکی نوێی سزاکانی بە هەماهەنگی لەگەڵ کۆمەڵی G7 و هاوپەیمانە ئۆروپیەکان دیاری کرد کە بریتیە لە بلۆکردنی تەواوی دوو گەورەترین بانکەکانی رووسیا، سێبەربانک و ئەلفا بانک، هەروەها کۆمپانیا سەرەکیەکانی سەر بە حکوومەتی رووسیا. ئابلوقەکان بەسەر هەموو و بەرهەمێنانێکی نوێ لە رووسیا لەسەر توانای رووسیا بۆ پێدانی قەرزەکان بە پارەکانی کە لەژێر دەسەڵاتی دادوەری ئەمریکایە. هەروەها سزاکان هەردوو کچەکەی ڤلادیمیر پوتینی سەرۆکی رووسیا و ئەندامانی خێزانی بەرپرسانی دیکەی رووسیا بە سێرگەی لاڤرۆڤی وەزیری دەرەوە دەکەنە ئامانج. پێدەچێت تەنها لە ماوەی ساڵێکدا سزاکانمان دەستکەوتە ئابوووریەکانی رووسیا لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا بەدەستی هێناون بسرێتەوە، چونکە ئێمە رووسیامان دابڕیوە لە هاوردەکردنی تەکنەلۆژیا وەک نیمچە گەیەنەرەکان و ئاسایشی نهێنی و پێکهاتە گرنگەکانی تەکنەلۆژیای بێ ئەندازەیی کە پێویستن لە سەدەی 21دا پێشبڕکێی پێ بکەن. ئێمە توانای رووسیا لە ئابووریدا تێک دەشکێنین بۆ ئەوەی بۆ ساڵانێک گەشە نەکات. بەریتانیاش ڕۆژی چوارشەممە پاکجێکی سزای نوێی پەسەند کرد. قەدەغەکردنی کەشتی ڕووسیەکان لە بەندەرەکانمان، گرتنەبەری ڕێوشێنی تونتر دژ بە بانکە ڕووسیەکان بە دوای ئەو پێشەسازیانەی کە دارایی شەڕی پوتین دابین دەکەن، وەک زێر. یەکێتی ئۆروپاش خەریکی تەواوکردنی سزای نوێیە کە کەرتی وزەی رووسیا دەکاتە ئامانج. The new package includes a ban on coal import. پاکێجە نوێیەکە بریتیە لە قەدەغەکردنی هاوردەکردنی خەڵوس. وا خانمان و بەڕێزان، من پێم وایە وابیر دەکەمەوە سەپاندنی ڕێکارەکان لەسەر نەوت و تەنانەت گازیش زوویەک یان درەنگانێکیش پێویست دەبێت. یەکێتی ئەوروپا ڕۆژی چوارشەممە ئاشکرای کرد کە 38 ملیارد دۆلاری پارەی وزەی بە رووسیا داوە لەوەتەی سەرەتایی جەنگەوە بە بەراورد بە دابینکردنی تەنها کەمێک زیاتر لە 1 بلیۆن دۆلاری یارمەتی سەربازی بۆ ئۆکرانیا. لیانە ڤێکس شیکەرەوە دەڵێت بۆ ئۆکرانیا ئەوروپا بە خێرایی هەڵوێست وەرناگرێت. پرسیارەکە تەنها ئەوەیە کە ئایا ئەمە چەند بە خێرایی جێبەجێ دەکرێت و ئایا ئەوەندە خێرا دەبێت بۆ یارمەتیدانی ئۆکرانیا لە باشترکردنی پێگەی دانوستانەکانیان و پێگەی شەڕکردنیان بەرامبەر بە مۆسکۆ؟ ئەم کۆمەڵە سزایانی ڕۆژ ئاوا لە کاتێک داهات کە وەزیرانی دەروی ناتۆ ڕۆژی چوارشەممە لە بروکسل کۆبوونەوەیەکی دوو ڕۆژیان دەست پێ کرد. واشنگتنیش لەم هەفتەیەدا 100 ملیۆن دۆلاری زیاتر کۆمەکی سەربازی بۆ ئۆکرانیا ڕاگەیان کە موشکی چاڤلینی دژەتانکی تێدایە. ئێمە سێشت ئەنجام ئەدەین ئەگەر رووسیا بڕیاریدا لەو دەستدرێژیە ترسناکەی دژی ئۆکرانیا بەردەوام بێت کە یەکێکیان بۆ پشتگیریکردنی هاوکارە ئۆکرانیەکانمان بوو، ئێمە ئەوە دەکەین. دووەم دانانی گوشاری لە ڕادەبەدەرە لەسەر رووسیا، ئێمە ئەوە دەکەین. و سێهەم دڵنیابوونە لەوەی کە ئێمە بەرگری لە هاوپەیمانی خۆمان ناتۆ دەکەین و ئێمە ئەو کارە دەکەین. فیکس دەڵێت ڕەنگە ئەو کوشتنکاریە درەندانەی لەلایەن هێزەکانی رووسیاوە دەکرێت هەژمارەکانی ناتۆ بگۆڕێت. بە تایبەتی لە ڕایگشتیدا ئەوان یادەوەری کردەوە دەڕەندەیەکانی ڕابردوو لە ئەوروپا بەبیردەهێننەوە کەواتە فشارەکان لەسەر سیاسەتدا ڕێژەکان زیاتر دەکات. دەمی سۆڤیەت و ئۆتۆمبیلی پیادەی بۆ ئۆکرانیا دەنێرێت کە کیڤ هیوای بۆ دەخوازێت.